چارەنووسی موچەی مانگی 6 یەکلای دەکرێتەوە و لیستی موچەی مانگی 7 بۆ بەغداد دەنێرترێت. دوای گەیشتن و دابەشکردنی موچەی مانگی 5 وا بڕیارە هەفتەی داهاتوو چارەنووسی موچەی مانگی 6 یەکلای بکرێتەوە و لە 48 کاتژمێری داهاتوودا لیستی موچەی مانگی 7 ڕادەستی بەغداد دەکرێت. سەرچاوەیەکی تایبەت لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بە پایتەخت میدیای ڕاگەیان لیستی موچەی مانگی 6 ڕادەستی بەغداد کراوە و وردبینی لە لیستەکە تەواو بووە. وا بڕیاریشە لە ماوەی 48 کاتژمێری داهاتوودا لیستی موچەی مانگی 7 ڕادەستی وەزارەتی دارایی فیدراڵ بکرێت و بۆ ئەم مەبەستە شاندێکی وەزارەتی دارایی هەرێم سەردانی بەغداد دەکەن. بەپێی زانیاریەکانی پایتەخت میدیا هەفتەی داهاتوو چارەنووسی موچەی مانگی 6 یەکلای دەکرێتەوە. ئەمەش دوای ئەوەی بڕیارە لە ڕۆژی 3 مانگی داهاتوو ئەو لیژنەیە بۆ بەدواداچوون بۆ نەوتی هەرێمی کوردستان پێکێنرا بوو دوایین راپۆرتی خۆی پێشکەش ئەنجومەنی وەزیرانی عێراق بکات و وردەکاری توانای هەرێمی کوردستان بۆ بەرهەمهێنانی نەوت و چۆنیەتی بەرزکردنەوەی ئاستی بەرهەمهێنان بخاتە ڕوو. هەمان سەرچاوە بە پایتەخت میدیای ڕاگەیاند ئەنجومەنی وەزیرانی عێراق لەسەر ئەم راپۆرتە بڕیار لەسەر ناردنی موچەی مانگی 6 دەدات و ئەگەر بێت و راپۆرتەکە تەواو نەبێت چاوەڕوان دەکرێت هاوشێوەی مانگی 5 و لەسەر هەمان ڕێکەوتن واتە لە بەرامبەر 81,000 بەرمیل نەوتی ڕۆژانە و 120 میلیارد دینار داهاتی ناوخۆی مانگانە موچەی مانگی 6 بنێردرێت. بەڵام پێویستە بۆ ئەمە حکوومەتی هەرێم پابەند بێت واتە داهاتی ناوخۆ و نەوت ڕادەستی سۆمە بکات. لەبارەی کاتی ناردنی داهاتی ناوخۆش بۆ بەغدا پایتەخت میدیا پەیوەندی بە سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی کرد و ئەوان ڕایانگەن کۆکردنەوەی داهات لە تەواوی بانکەکانی کوردستان دەستی پێکردووە و چاڕوان دەکرێت لە ماوەیەکی کەمدا کۆکردنەوەی داهات تەواو بێت و دواتر بخرێتە سەر هەژماری وەزارەتی دارایی عێراق.